بناوی خوا ئامادەبوانی بەڕێز بەناوی خانەوادە و تەواوی کەسوکاری هەڤاڵ مامجەلال سپاسێکی بێپایانتان دەکەین بۆ خەمخۆریتان بۆ دەربڕینی دڵگرانی و نیگەرانیتان بۆ ماندووبوونتان پەیامەکانتان لە هەر چوار پارچەی کوردستانەوە گەیشتە دەستمان لە ئەڵمانیا بەڵام پەیامەکانی کە بۆ ئێمە هات پەیامی سەرخۆشی بوو بۆ ئێمە لە ڕاستیدا من لێرە ئەمەوێ سەرخۆشی لە یەکەی ئێوە بکەم چکن ڕاستە مامجەلال باوکی کاکی من بوو بافڵ و خۆم بوو بەڵام مامی هەمووتان بوو مامی گشتان بوو مام هی هەموو کوردستان بوو خەباتی کرد بۆ تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان و لەوێش نەوەستا خەباتی کرد بۆ تەواوی گەلانی عێراق و هەوڵیدا و ڕەنجیدا و ماندوو بوو و جێی دەستیشی دیار بوو کە تەبایی و برایەتی و پێکەوە ژیان پێکەوە کارکردن یەکڕیزی مەبدەئە سەرەکیەکانی هەڤاڵ مامجەلالە بۆیە ئەوەندە خەمی کۆمەڵانی خەڵکی کوردستان و تەواوی گەلانی عێراقی خوارد کەمتر خەمی ئێمەی خوارد وەکو کوڕی و ئەوە جێی شانازیە بۆ ئێمە کە باوکمان کە باوکی بافڵ و من کوردستانی هەڵبژارد خەباتی کۆمەڵانی خەڵکی کوردستانی هەڵبژارد لەسەر ژانێکی ئاسایی و چۆن کە لە ژیاندا هەمیشە هەوڵیدا یەکڕیزی و یەکپارچەیی و یەکدەنگی بپارێزێت پێم وایە وەکو وەفایەک بۆ مامی ئێوە ئەو یەکڕیزیە ئەو تەباییە بپارێزین بەدەر لە حزبایەتی و ڕەنگی جیاواز و بۆچوونی جیاواز ئێمە ئەمڕۆ لە دۆخێکی ئاڵۆزدا ئاژین و پێویستمان بەو یەکڕیزیە هەیە پێویستمان بەوەیە کە سوود لە دەرسەکانی مام وەربگرین و ڕۆژانە ئەو دەرسانەی مام ممارەسە بکەین لە پێناوی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆی داواتان لێ یەکەم هەر لێرەوە هەمووتان دەست بخەنە ناو دەست پەیامەکەی مام بگەێنن کە ئێمە هەمیشە یەکە بین و نایاڵین ئەو ناکۆکیانە ببنە درز لە نێوانمان دووبارە بە ناوی سپاس دووبارە بە ناوی خانەوادە و هەموو کەسوکاری هەڤاڵ مامجەلالەوە سپاسی یەکەتان دەکەین و لەستە کۆتایی بەم مەراسیمە ئەهێنین و لە سپەینەوە وەکو جەنابی مامۆستا فەرمووی پرسەکان دەست پێەکەن لە سلەیمانی لە هەولێر و دواتریش لە شار و شارۆچکە و قەزاکانی تری کوردستان هەر شاد و هەر سەربەرز و هەر سەرکەوتوو بن. سپاس.